بەڕێز سڵاو و ڕێز و حرمەتمە لە خزمەتتانە زۆر خۆشحاڵم کە ئەم دەرفەتە دروست بوو من بگەمە خزمەتی ئێوە و لە ڕێگەی زانکۆی گەشەپێدان و جێگەیەک بۆ تاوتێکردنی قسەکانمان لە بواری زانستیوە کە تەئسیرێکی باشی بێت لە ژیانی ئێوە و ژیانێکی کاریگەر دروست بکات ئەم دەرفەتە دروست بێت. دەستخۆشی کاک دکتۆر سوهەیب بەکەم و ئیجازە ئەگرم لەو مامۆستا بەڕێزانە لەوێ دانیشتون و مامۆستای ئێوەن و کاتەکەیان من گرتومە بە کوردی ئەڵێن پێدا مەکێشەوە بێ عنازە سەرەڕەومەوە ئیزن بخوازە، ینی ئەمە پندێکی پێشنێژە ئیجازە وەربگرە. ئیجازەمانەدەن مامۆستاگیان. زۆر سپاس. ئەمڕۆ گەرەکمانە لەسەر گرنگترین شتێکە کەمترین کاتمان لەسەری دانا قسە بکەین. هیوادارم قاز و قەڵەمتان بێت پرسیارەرێک کەم وڵامی بۆ من نییە، بە خۆتان وڵامەدەنەوە. ئینسان خۆی باشە زانێ وڵامەکەی بەخۆی بەڕاستی داغەسەیە بە درۆ دەیاسۆ. هەر کاتێک پێویست بوو پرسیارێکتان لێەکەم ئێوە کاتتان هە وڵامی پرسیارەکە بنووسن. پێش لە هەموو شتێک بابەتێک ێژین. بابەتەکە وەسە گرنگترین شتی یەک بەشەر چییە؟ هەر کەسێک هەر چێکە زانێت لەسەر کاغەزەکەی. گرنگترین شت بۆ تۆ چییە؟ ئەوەی کە سەرمایەی ژیانی ئەسڵی تۆز هەموو شتێکتی پێەکەی چییە بینوسە. ئیتر پێویست ناکات تماشای دەستی پاڵدەسەکە بکە هینی خۆ بنووسە و جوایی وڵامەکە و بۆ ێژین ێژین چییە؟ یەک وشەس گرنگترین شت بۆ تۆ چییە؟ لە یەک وشە بینوسن. ڕەنگە ئیسا و شتانە نووساتانە یەکێک عشقوێت، یەکێک پارەوێت، یەکێک خوێنکاری وێت، یەکێک بنەماڵە و خانەوادەوێت، یەکێک ئابڕووێت. وڵامەکە تەواونی. ئەگەر کەسێک وڵامێکی تری هەست لەمە جوانتر دەسەڵ بڕێ بزانین چی؟ فەرموو ئەقڵ. فەرموو لەش ساقی. باش تەواو بەسمان. دەیجا ئەمە زانێ ئەقڵی نییە؟ بێعەقڵە زانێ ئەقڵی نییە؟ کام بێعەقڵە زانێ ئەقڵی نییە؟ هەموو کەسێک بە ئەقڵی خۆی شادێژن شتێکە باش بەش نەکریا و هەر کەسێک بەشی خۆی بردووە و بەشی خۆی وە زۆرە زانێ ئەقڵە. لە هەرکێ پرسێژێ من لە مردم ژیرترم ئەوە ئەوان لە من حاڵی ناون. نە ئەقلیش بە شتێک زیاکە، تەندروستیش بە شتێک زیاکە. هەمووی ئەوانە لە ناوی شتێکی ترە. تۆ بۆ بێتە ئێرا چیت پێویستە تا بگەیتە ئێرا؟ بینووسن و هەمتر بینووسن. زان بەچی گەیشتوونە سەرە؟ یەکێژێ سیارە، یەکێژێ قاچ. وتی و سیارەتان پێ؟ وتی ئەرێ وەڵا سیارەمان پێ. سیارەتان پێوە؟ من سیارەم پێ، ئەوەیە سیارەم پێمە بە پێکان مەگەڕێ. وڵامەکە خۆم ێژم با هێوە نێژنی. تەمەنە تەمەن. تەمەنەوێ نایێتە ئێرا. تەمەنەوێ تەندروستی نییە. تەمەنەوێ عشق نییە. تەمەنەوێ هیچ نییە. دەیجا هەر کەسێک شتێک گرنگی بێ ئەبێ بە خوێوی بکە یا بەرەڵایکە. بە خوێویکە. پارە لەکوێ ئادانن؟ لە قاسە. ئەی زبڵ لەکوێ ئادانن؟ لە بەرماڵە. ئادەی جێگەکانیان حازرن بگۆڕن؟ تا ئێستا بۆ تەمەنتان چیتان کردو؟ گرنگترین شتیەوە تەمەنتانە. تەمەن نەو باوکیش نییە، دایکیش نییە، ماڵیش نییە، خێزانیش نییە، سامانیش نییە، تەندروستیش نییە، هیچ نییە. بە تەمەن سەفەرەکەین، بە تەمەن خوێندن ئەەکەین، بە تەمەن ئەگەینە ئاسۆ، بە تەمەن لە ئاسۆ تێنە خوارد، بە تەمەن هەموو کارەکانمانەکەین. چەندی تێپەڕاندووە بینووسە. بینووسە چەندی تێپەڕاندووە. هەرکێ تەمەنی خۆی بنووسێ بزانم چەندی تێپەڕاندووە. ئیسا تەمەنی خۆتت نووسیوە 18 19 20 21 24 30 35. باشە بۆ بەیانی گەرەکتە چی بکەی؟ یعنی بۆ 24 سەعات لە تەمەن ئەبێ بەرنامەیەک بێ. ئەگەر بەرنامەت نییە بزانم چیت بەرنامەتە بۆی. بۆ 6 مانگی تر گەرەکتە چی بکەی؟ 6 مانگی تر گەرەکتە لەکوێ ئابیت؟ قەرارە بە تەمەن سەفەر بکەی. سەفەری خوێندن، سەفەری ئابڕوو، سەفەری خێزانگیری، سەفەری سامان. چیت هەست بۆ 6 مانگی تر؟ ئیسا بنووسە چەند 6 مانگت تێپەڕاندێ. تەمەنەکە نووسیتە تەقسیم بەردووی بکە، زەرب دەردووی بکە، زەرب دەردوو. ئەگەر 18 ساڵی زەرب دەردوو زەربیانی لێکدان.
لێکدانی دوی بکە کاتە چەنێ 18 کاتە 36 36 دانە 6 مانگ لە تەمەندت تێپەڕانە بۆ ئەو ئامانجە بووتە چەنێکی کار کرد تو خوا لە تەمەن کەڵک وەرگرتێ بەو شێوە حەقی خۆتە ئەتوانی بەخۆ بێژی عەقڵی گرنگترین چتی خەریکی بە فێڕۆ لە دەستە دەی پەلەتە گەورە بووی پەلەتە 6 مانگی تر بێ 6 مانگی تر بێ چیت لە دەستاوە 6 مانگ تەمەن تۆ بۆ ڕۆژێکی چەنێ خەفەتە خۆی 6 مانگ ئەوە ئەگەر 18 ساڵی وێ 36 دانەی لە دەستا تایسا بیرتان کردووە چەنێ واین لە خەسارە گەورەترین خەساری بەشەر بە فیڕۆداینی تەمەنیەزی لانی کەم ئەو خەڵکە لێرە دانیشتوین هەر کامێکمان هەر لانی کەم مانگێک ساڵێک لە تەمەنمانمان بە فیڕۆدا گرنگترین چتی بەشەر بە زەعمی ئینسانە ژیرەکان بە عەقڵی ئینسانە ژیرەکان تەمەنە و گەورەترین ئارەزۆکان لە ناوی تەمەنە ئەبێ هەنگاوی بۆ هەڵبەری ئارەزۆی 1 ساڵی ترتان بنووسن هەر حیسابی نووسن لەسەر کاغەزەکە ئارەزۆتانە ساڵێک تر چی بکەن 30 چرکەیش وەختانە ساڵێکی تر لەکوێ ئابن تەواو ساڵێک 12 مانگە 12 هەنگاومان گەرەکە بۆ ئارەزۆی تۆ پێ بگەین هەنگاوی یەکەم گەرەکتانەکەی پێ بگەین فەرز بکەین من ساڵێکی تر گەرەکمە لێوێ بم بە 12 هەنگاو ئەگەیەمە وێنە ێژم هەر مانگێ هەنگاوێکەچم ئامیژی دێژێ مانگێ 2 هەنگاوەچم با پێشتر بگەێمە ئارەزۆکەم چون ئارەزۆی 5 ساڵەگیتان چی و کاتێک کە تەمەنتان 5 ساڵ و ئارەزۆتان و چی بەدەست بێنن بینووسن تخوا لە 5 ساڵانە ئارەزۆم و بووکە شوشەیەک بسێنم سیارەیەکی لاسیکین بسێنم پاسکی لێ بسێنم ئەوە ئارەزۆکانتانە هێشتا هەر ئارەزۆتانە ئەها ئارەزۆکانە سوزێن پێشتر بسوزێن نە دێرتر باشە تا ئارەزۆی بەرزتر بکەین ئارەزۆی 8 ساڵەگیتان چی و لەو ئارەزۆکە بەرزترە یا بەرزتر نییە بەرزترە ئارەزۆی 20 ساڵەگیتان چییە بەرزترە دەی بۆ لە 20 ساڵا پێ بگەین بۆ لە 19 ساڵا پێی نەگەین چون من ئەزانم ئەو ئارەزۆ سوزیە ئارەزۆیەکی بەرزترەکەم ئینسان بەرەو ئارەزۆکانی هەنگاو هەڵەگرێت ئارەزۆکەی لە قوڕا بێت قاچی قوڕی نەوێت ئارەزۆکەی لە گوڵستانە بێت وە ناوی سەوزە و چەمەنە ئاڕووی ئارەزۆکانمان بە تەمەنمان پێیەگەین ئیتر جارێ لە نووسین دەسەڵەرین باسی تەمەنەکەین تیرێک لە رابی خەی دەکات لە ئامانجێک لەوێنە ئەبێ ئەم ماوە بڕوات هەرچێ خێراتر بڕوات ئامانجەکە ئەگەر بپێکێ بتەوترەی پێکی هەرچی خاو بێتەوە وەختی ئەی پێکێ ڕەنگە بواوە قەیاو بکەوێتە زەوی نەچواتە قەیا گیر نەکاپی خێراون لە ڕێگەی ئارەزۆکانتانە کۆلیت 4 ساڵە ئەبێ بە 3 ساڵیش تەواویکەی بە 3 تەواو ناکرێ ئەگەبێ بە 4 تەواویکەیت و زیاتر لە کۆلیج تەواو بکەیت دە کتێبیی تیا بخوێنی غێر ئەس کتێبەکانی خۆت بەعزێ چت ڕێی نییە هەمووی پێکەوە دانی من ئەو گیرفانمە هێندێکتە دێرێ زۆرتری تێکەم یا ئەدڕێ ئەڕژی یەکێ لەو دوانێ بەڵام مێشکی من زۆرتر یا بورێت جێگەی تەنگەوێتەوە جا ئیسا پرسیارێکی تازە دەست پێکەین گرنگترین شتێکە بەشەر لە بانی کار بکات باشتر وەڵامەداتۆ کوێسی لە تەمەنیا لەسەر چی خۆی زۆر کار بکە باش دڵی مێشکی قاچی لەشی کامی مێشکی چون 1 نەفەر پۆلی 1 نەفەرە 10 نەفەر پۆلی 10 نەفەرن پۆلی 5 پرسیارێک جوابداتەوە هەمووی پۆلی یەکەکان ناتوانن جوای بدەن نەفەرێکی چ بۆیە پۆلی 5 بە ئەندازەی هەمووی پۆلی یەکەکانی سلێمانی بگەورەیە نە لە لەشە لە مێشکە کێژێ تۆ ناتوانانی لە هەمووی خەڵکی سەرزە بسات مێشک و گەورەتروێ کەسێ هەست بێژێەوە تۆ ناوێ واویتە بڕواتانەیەوە ناتوان ئامێکی گەورەون ئەم بڕوا کێ هەسی ناتوانێ ئامێکی گەورەوێ پس هەمومان هەسمان چەپڵەیەک بۆ خۆتان لێت
یعنی خۆتان هەرەو چەپڵە ئەژین خوا ئەم وا چەپڵە لێدا بۆ خۆی وای نە لەو حماما گۆرانی ێژن بۆ خۆتان چەپڵەیە لێدەن بۆ خۆتان آخر ئاوم بەخیڵی چێەوە مردم بەخیڵیە بۆچی بۆ خۆ بەخیڵیەکەی بۆ خۆ دەست بازوە دەست بەڵاوە چەپڵێتر لێ بدەنەوە شلە تۆ بڵێ من کەڕووم گوێم پێوە نییە چەپڵێ لێدەن کەڕ گوێی پێوێ چەپڵێ لێدەن زەرەری نییە ئەم چەپڵە بۆ خۆی لێدا بۆ دڵێ نایە بۆ خۆی ئاها چێنێ خراوین بۆ خۆمان بۆ خەڵک باشین بۆ خۆمان خراو دێ ئەوە نەخۆشینە تۆ بۆ خەڵک باشی و بۆ خۆت خراو یعنی بڕوا بە خۆ نییە بتوانێت خۆی هەان بدەیت ئەی دزکێ هاانیەدا بۆ دزی یاسا بەری گرتوێ ڕێسا بەری گرتووە ئابڕوو بەری گرتوێ خاوەن ماڵ بەری گرتووە هەموو شتێ بەری گرتووە چواتە ماڵ و شتەکەشتە دزیوە چێ کێ هاانی داوێ وەڵا خۆزگا هەموو خوێنکارێک بە قەید دزێک هەستی بووایە خوا بۆ دز چەپڵە لێ مەدەن بۆ خوێنکار چەپڵێ لێدەن برا بەخوا بڕوام پێتان نییە کورە بابا ئێمە گشتمان ئامی بەرزین بۆ ئامی بەرزوا چەپڵە لێدەن چەپڵێ لێدەن هەر هەمووتان چەپڵەکەتان بەقەی چەپڵەی من قوتینە باشە عیبی نییە ئەگەینە جێگەیەک چەپڵەی بتەو لێ بدەین جارێ زووە کات چەندێکی چووە ئەم کاتمانە بە فێڕۆداوە دەی باش چون زۆر لە کۆڵان و کۆچە و فەیسبوک و ئینترنێت و ئەملاولا کات بە فێڕۆ دەین وەختێڵەسینچی پشت ڕاست ناوێت کاتێکە گەرەکمانە هەندەکەدانین چی ئێوێنە باز ناوی ئای چی کردێ بەجەستە و چی بەدەستێنەوە بەخوا هیچ گم بووی کابرایە گم بووتی هەرکێ منی دۆزیوە بۆ خۆی کابرایە وتی و بیچی دۆزمە نەتم بەرەکە ئاخر تۆ بۆ خۆ ناشەی بۆ من چیەکەی باشە ئەچینەوە سەری بابەتەکەم لەسەر مێشکمان نەتوانین کار بکەین با تەمسیلێ بۆ مێشک بێژم من ئەو برامە زۆر خۆشگەرەکە ڕێگریە کا لەوە ئەو برایچمە زۆر خۆشگەرەکوێ عشق نایەژم خۆشەویستی ێژم خۆشەویستی لە عشق بانترە عشق تەنەفر و دژمنی و ڕقی واتیە من عاشقی کەسێک بووم هەر کەسێکی تر عاشقی بێ حەزەکەم بیکوشم بەڵام هەرکێم خۆش بوێ هەرکەی تر خۆشی بێت خۆشمەوێت بۆیە ێژن خۆشەویستی لە عشق بانترە عشق بەخیڵی واتیە خۆشەویستی بەربەڵاوی واتیە باشە ئەگەر هەر هەمووتانم خۆش بوێت خۆشەویستی خەڵکی ئێران کەمەوێتەوە ناوەڵە عەقڵیش واسە ئەمە یاوەبوورە جێگەی ئەوە کە خۆ تەنگ ناکاتەوە ئەسقەزا ئەو کەسانە خەڵکیان خۆشەوێت خۆیان خۆشیانە من کە مناڵەکەی خۆم ماچەکەم دوای ماچەکە و ئاواکە ئەو پێی ناخۆشەوە لێ کێ لەزەتی بردوێ کێ حەزی زۆر بووە خۆم ئەوەم بەڕاستی خەڵکی خۆش بێت خۆی خۆشحاڵە بەڕاستی بە درۆنە بەڕاستی ئاوەم بەڕاستی عەقڵ و زانست وەرگێ خۆی ئەزانێ گەورە بوو چون ئەزانێ چی نەوەزانی و ئیسا ئەیزانی ئاوا ئەڕوانێ بە خەڵکە ئەزانێ ئەم خەڵکە زۆر نزمن ئەم زۆر بەرزە بەڵام لەبەر تەواضع نای دەرکێنێ وەلێ خۆی پێزانێ ئەزانێ ئەچواتە کۆڕێک و کاریگەرە خەڵکەکە هەستیان بەرزەوێتەوە ئەزانێ چەندێک گەرمای واتی ئاتوانێ خەڵک گەرم کاتەوە بەوە دڵخۆش ئامەم دڵخۆشیانە بۆ لە خۆی بسێنێ ئێوەمە ناچن بۆ گەشت و سەیران لەبەر چیەچن لەبەرەوە خۆشتانێت یەکی ئەچوا بۆ تۆپە پێ بۆ چیە چوەڵا قاچی هەمووی کەوە بۆ سوێژێ خۆشە بۆ خۆشیە چوە خۆشترین خۆشی خۆشتی مێشک و دڵە تایسا دڵتانتان بردەوە بۆ خۆشی قاشتان بردەوە بۆ تۆپە پێ ئەی دڵتان بردەوە بۆ خۆشی ئایتە دڵمان و خوێ ناکەین مێشکتانتان بردەوە بۆ گەشی بردوتانە هەرکێ هەر چەنێ بردوێت سێرەونە لەزەتی بردێ دڵکە سەرکە جۆشێکی نەبێ من زرکە تاڵم بۆ چییە دڵکە هۆشێکی نەبێ من شوشەی بەتاڵم بۆ چییە تۆ بێژی ئاژەڵ سەری نەوێ بێژی ئاژەڵ دڵی نەوێ ئاژەڵیش سەر و دڵیان هەست هێمەش وەکو گشت ئاژەڵێ هەم سەرمانە هەم دڵمانە
بەڵام سەر کە جۆشێکی نەبێ ئەوێتە سەری ئاژەڵ، دڵ کە هۆشێکی نەبێتە دڵی ئاژەڵ. هەزەکان وەکو ئاژەڵوین ئەبێت لە تەمەنمانە هۆش و جۆش بێرینە ئەم دوانە. ئەگەر لە تەمەن تا ئەم کارە نەکرد خەیانەتی بە خۆت کردێ. جا چەند گەنە ئینسان لە خۆی قینیوێت چون بۆ خۆی خراوە. کەسێکە خۆکوژەر کێ کوژێ؟ بۆچی؟ چون خۆی لە خۆی ناڕازی. چی بکەیوە خۆ؟ ئەتوانی درۆ بە خەڵک بکەی، وەلی ئەمە توانێت درۆ بە خۆی بکە، ژێ کابرایە وایە کردووە. ئەی ئەوە کێو؟ سەرە نەیتە سەری خۆی کەسنەوە خۆتی. ئەم چۆن نەتوانێت درۆ خۆی بکە؟ وریاوین درۆ بە خۆمان نەکەین، تەمەن گرنگترین شتی خۆمانە و ئینسان گەورە نابێ بەلەش، گەورە ئەبێ بەسەر و بە دڵ. و ئەگەر لەسەر ئەم دوانە کار نەکا، ڕۆژێک تێت خۆی لە دەستی خۆی ناڕازیە چون دۆستانی بەرز بوونە سۆ ئەم هەنۆز نزمن. هێوە هانە ئەوەڵی حرەکەتە، هانە ئەوەڵی پیاچوونە. ئێستا هەمووتان لەسەر یەک مەنەسە دانیشتون، یەک کورسی دانیشتون. بەیانی یەکێکتان وا لەسەرم مەنەسە و باقیەکەوە لەسەر کورسیەک. بەیانی یەکێک هەرە بان دەسەڵات و یەکێک وا لە خواری خوارەوە بۆ نانداماون. ئەو ڕۆژە تووڕە ئەبی لە خۆ من بۆ نەم کرد وەکو ئەو بوو. ئاخر ئەو لەسەر مێشک و دڵی کارێک کرد تۆ نەتەکرد. من ناژم ئەوە بە پارە و پوڵ و فێڵ و فەن ئەچواتەبان، ئەوە بیشتێتەبان لای پیاوی ژیر هەنۆز هەر نزمە، بە گەندەڵی چووە، قسەی گەندەڵ ناکەین. ئیسا وابوو گەرەکمانە خۆناسی دەست پێ بکەین. ئەگەر من بمەوێت لە هەندەکەم استفادە بکەم، ئەمە بەکاربێن. نازانم چۆن داگرسی. هاتمە بان قسەکەم نەوەچوو، دامیان نەورساندوو. کابرا هات ڕۆشنی کردم وتی ئایسایتر قسە بکە. تۆ نەزانی ئەمە چۆن ئیشەکە بە هەر چەنێ پارە کڕیتوێت وەسە بەردێک لە باخەڵتاری. ئەزانی خۆ چۆن ئیشەکەی؟ گەرەکتە خۆ بەکاربێنی لەمەوە دووە. ئەزانی دڵی تۆ لە چی خۆشەوێت، وە چی گەشەوێت، چی دڵت هەنگەکە، تا ئەگەر گەرەکت و دڵتەنگێک لە خۆ دەرکەی بچی بەرەو گەشیەک، ئەزانی خۆشترین چت بۆ دڵی تۆ چییە؟ بینوسن بێزەحمەت. گەرەکمانە ڕۆژێک دڵمان بووین بۆ خۆشی. بزانین نەزانین بۆ کوێی بووین؟ ئەها چ سەختە ئیسا فکرەکەینەوە خۆشی من کامەسە. تا ئیسا نەمانزانیە خۆشیمان کامەسە. وڵامێک ئەشێ 20 ساڵە لە خۆمانمان پرسیارێکە وڵامەکەیمان بزانیا، ئیسا بۆ وڵامەکەی ماوی نەسۆ کامە. بۆیە نەتزانیە خۆت بەخوێ بکەی. ناژم نەتزانیوە. ئەتوانی باشتر وایە نەتکرد. پرسیارێکی تر. هەر کەسێک لە دوو خولەکە ئەگەر پێویستی چی بوو پێشتر کاتێ دەینی. پرسیاری من جواب بداتەوە. ئەپرسم لێ یەک پرسیارە. تۆ کێی؟ ئادەی تۆ کێی بێژی بوومە. بینوسە. بۆ منی منووسە، بۆ خۆتی بنووسە. من پرسییم لە تۆ کێی؟ ئادەی خۆوە خۆ بناسیێنە. بزانم چی خۆتی هەست بێژیتی بۆ خۆ. 20 ساڵ تەمەن لە بەردەستاوە. هەموو ڕۆژێ خۆت تەکی خۆتاوی. ئیسا گەرەکمە خۆت بە خۆت بناسیێنی. بینوسە. هەر کەسێک نەنووسێت عیبی نییە، هەر کەسێکیش بنووسێت عیبی نییە، بەڵام ئەوانە نانووسن خەسارێکەکەن. چون لەو دوا شتێکیان بۆ ێژم شتەکە نییە نەیانووسی. ئەگەر قاغەزتان نەیە ئەوەی تر داوامان کردو بێرنی خۆتان نەزانن. دوو خولەکەکە سی چرکەی دوای هاتێ. من کاتم پێ نییە بەداخەوە سەعاتەکەی چم نووسە لە خۆم خراوتر. ئەمە ناتوانێت خۆی بەخوێ بکە. کێ تەواوی کردێ؟ باشە. نەترسن، نایژم بیخوێننەوە. هەر کەسێ بۆ خۆی. من کەس نایژم بێ خۆت بۆ خەڵک بدرکێنە مەگەر خۆی گەرەکی بێت. ئەوانە تەواویان کرێ دەسەڵ بڕن. زۆر باشە، زۆرینەی کۆڕ تەواوی کردێ. ئەوێسین سی خولەکی تر، سی چرکەی تر ئەوێسین.
تا هەمووی تەواوی کات ئەگەر کەسێکیش تەواوی نەکرد عیبی نییە توانێ بنووسی. ئەم جارە پرسین کێ تەواوی نەکردێ؟ ئەوانە تەواویان نەکرێت دەسەڵ بڕن. 1 نەفەر 2 3 4 5 ئەوێسین بە دیارتان نێزیکی 10 نەفەرێک تەواویان نەکرد. کات هەست پەلەمان نییە. کێ ماوە تەواوی کات؟ هەمووتان تەواوتان کرد. تۆ ئەوەی وا خۆت نووسیوتە کێ حەزەکا بێت بیخوێنێتەوە؟ ڕوومان نییە. حەزەکەی؟ هەر کەسێ حەزەکە. کەس حەز ناکە عیبی نییە. من خۆمە خوێنمەوە نەبنووسیەوە بەڵامی خوێنمەوە. من محێدینم نەوە. شۆرەتم محەممەد خانیە. بەڵام لە کوردستانی ئەم دێوێژن پێم مامۆستا محەممەد دکتۆر خانی. هیچ کامیان من نییە. چون من خانی هەر ناناسم کێس. دکتۆر محەممەدیش نازانم کێس. من دکتۆر محێدینم. بەڵام زانیومە خەڵکی ئەم دێو من بە دکتۆر محەممەدە ناسن. خێزانم ئەو پێم محێدین ئەچوونە گژیان و بێژە پێی دکتۆر محەممەد. ئەوی دەی بۆ بێژم پێی دکتۆر محەممەد. ئەوی مۆر دکتۆر محەممەد نییە و نەوەڵانی. من ئیسا زانیمە دوو ناوم هەیە. تایسا نەمزانی وام زانی و یەک ناوم هەیە. وامەزانی محێدینم ئیسا بێژم دکتۆر محەممەدیش بەرەکە مەولاوە. باشە بەس نییە ناوی خۆمەزانم ئەگەر ناوی خۆم نەزانیایە ئەمیان گرت و نەیچمەزانی. ئەها چەندێک گرنگە لەبارەی خۆتۆ چت بزانی. من محێدینم محەممەد خانی لەم دێو ناسراوم بە دکتۆر محەممەد یا دکتۆر خانی بوومە 3 ناو ڕقەمی پێڵاوەکەم 42. ناوی باوکی ناژێ ئاخر خاڵۆم وا لە ژاپۆن گەلێکێک پێڵاوم بۆ بێرێ ێژێ ڕقەمی پێڵاوەکەت چەنە؟ بێژم باوکم ئەحمەدی ناوە ئەبێ بێژم ڕقەمی پێڵاوەکەم 42 تا نەتەنگم بۆ بێرێ نەشەق. توهی پای رفتن به از کفش تنگ بلای سفر به که در خانه جنگ. فارسی جنی و کردی جنی اجه به کوشی چاکه تا پیلاوی تنگ به مالی چاکه تا مالی پر جنگ. با من پیلاو کم خواه پیم. من زور حزم لشلی قیسیه. بروه چون خواه ناسینی. لمشتان تانا نوسا ناس نامکتانا. دی خواه بو خوتان دار نوسیه بو آسایش نتان نوسیه. من زۆر لە بێوەفایی قینمە. مامۆستا شێرزاد برایەکی باشە بۆ من لەرە. دانشگای گەشە پێدان جێگەیەکە ئیمڕۆوام تایە. من باوکم مردە بەڵام دایکم ماوە. 3 برام هەیە. 3 خۆشکیچمە. ئیتر گەرەکمێ بێژم بڕواتان بێت تا 200 قسەکەم دوای نای. 48 ساڵ تەمەنی من بە 2 خولەک دوایتێ بە 2 خولەک دوایە خۆوتم کاتان هەمتر بنووسن یعنی تەواوی تەمەنیەوە هەرە 2 خولەکەسە 20 ساڵ تەمەندان 2 خولەکە دێ ئەوە 20 تریشتان بێ 2 خولەکی ترتان مات خۆ بۆ 2 خولەک خەریکی چین بڕوانە 20 ساڵ تەمەن بەشی 2 خولەک قسەینەوە خۆوتم کاتتان هەسەمتر بنووسن بۆ نانووسن ئاخر بێژین سلێمانی بنووسە بە چەند دەیقەی نووسن چەند خولەکدان ێرەکە باسی سلێمانی بکەن سەدان خولەکمانەکە ئەوە مەیدانی فلانەوە فلکەی فلانەوە خیابانی فلانە ئەوە دەرکی قەزازەوە مزگەوتی کاکحمەی شێخە ئەوە کوێز ئەوە ئەزمەرە ئەوە تاریخی سلێمانی ئەوە حکوومەتیەسی ئەوە تەلەڤزیۆنیەسی هەی چنە ئەی تۆ ینی خۆ وەقەی ئەو چتەوە تیا ژیانەکەی ئەم یەکەم جێیەکە تیا ژیانەکە کوێز یەکەم جێگەیەکە ژیانتان تیا کردە کوێز خۆتی ناوی خۆتە لە ناوی خۆت ئاژیت خۆت نەمای ژیان ناکەی دووهەم جێگەیەکە ژیانی تیاکەی کوێز لەم دنیا باسی دایک ناکەین لە ناویسکی دایکە لیباسەکان وتیان وایەتە کوێ بێژە هامە ناوی لیباسەکانمە هانە کوێ هاین ناوی لیباسەکانمانە جا لەولا هاینە ناوی ئەم قاعە حەز لە چ ڕەنگە لیباسێکەکەی حەز لە چ خواردەمەنیەکەکەی ئەوانەت ئەگەر نەنووسیوە ئەمنی مەڕۆ تۆ سەرکەوتویت و ئەبێ بۆ خۆت چەپڵە لێ بدەی ئای بولێتێ لە ناوێم خیابانە چەپڵە لێ دەی بۆ خۆ ێژن شێتە ێژی ئەها چەپڵە لێ نادەم
هێمە وەختێک گەرەکمانە کەسێکان بدەین یەکێ لە ڕێگەکان چەپڵە لێدانێ یەکێکیان ماچکردن یەسی یەکێکیان دەست بەسەرا هاوردن یەسی یەکێکیان جلوبەرگ بۆ سندن یەسی یەکێکیان ئەیوەین بۆ مەتعەم خۆراکی خۆشی بۆسێنین ئەم نیمەڕۆ سەر کەوتویت و گەرەکتە بۆ خۆ خزمەتێ بکەیت خۆتەوەی بۆ کوێ خۆت بۆ جێیە خۆشحاڵ بووی جێگەکان واتۆ خۆشحاڵەکە نەزانی کوێن نازانی لە خۆت مراقبت بکەیت ئەم نیمەڕۆ خەتایەکە کردەوە وتتە لەمە و دوا من جگەرە ناکێشم ئەگەر بیکێشم خۆم سزادەم حەز لە چی ناکەی بیکەوە ڕیشی خۆتۆ آخر بابزان هێمە هەر کامێکمان لانی کەم دوو کەسین کێوکێ بێژنی ئەو دوو کەسە کێوکێن خۆم و خۆم خۆمە کوژم خۆمە لاوێنم خۆمە خنکێنم خۆمەوە مەحمام خۆم لە حمام تێرمە دەر خۆمەچمە حمام لەبەری ئایانەکە ئاوێسم ئایەکێکی واتی چ جوانە کێز جوانە خۆمم کێ ێژێ جوانە خۆم ێژم جا گۆرانیەکی چی بۆ ێژم کێ گۆرانی ێژێ خۆم بۆ کێ ێژم بۆ خۆم کێ گۆرانی لە حمامە بۆ خۆی نەوتوە دەسەڵ بڕێ تۆ نەوتوێ بێژی حیفەکەی لەوێ کەس نییە دەنگی عیبی زۆری نەمان لە حمامە گۆرانیمان بۆ خۆمان وتەوە هیچ کامیژمان ڕوومان نییە لە کۆمەڵگا گۆرانی بێژین یەک نەفەر هەست خۆشی تێ لە دەنگی ئەمە کێس خۆمانی وای چەنێ لە خۆمان غەریبین چەنێ لە خۆمان دوورین چەنێ خۆمان بەخێو ناکەین توخوا خۆمان حیف نییە لە خەساری خۆمان بدەین چەندێک کاتتان بۆ بیرکردنەوەیەکی وەکی ئەمڕۆ بۆ خۆتاندا ناواتایسە هەستەکەن ئەم کاتە پێویستە ئەگەر هەستەکەن بە چەپڵەیەکی زانکۆیی ئادەی بێژن